بەڵێ دیارەکە سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا گەورە سێناتۆر و کۆنگرێسمانانی ئەمریکا و هاوکات دووپاتکردنەوە و جەختکردنەوە لە پاڵپشتی بەردەوامی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان گرنگە. من هەر لە واشنگتنەوە بەردەوام دەبم لەگەڵ میوانەکەم بەڕێز سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵم دەبێت کەمێکی دیکە قسەی لەگەڵ دەکەم سەبارەت بە گرنگی بەم ئەم سەردانە کە ئێستا لە واشنگتۆن بە پێشوازێکی فەرمی و داواتێکی فەرمی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەوەیە دوو ڕێکەوتنی گرنگیان لەگەڵ دوو کۆمپانیای گەورەی ئەمریکی لە بواری وزەوە ژۆ کردووە. هاوکات گەورە بەرپرسانی ئەمریکا پاڵپشتی بەردەوامی خۆیان بۆ هەرێمی کوردستان دووپات دەکەنەوە، داوای ڕێزگرتن لە مافە دەستوری و هەروەها قەوارەی دەستوری و سیاسی هەرێمی کوردستان لەلایەن بەغدا دەکەنەوە. وەکو وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژێ بەوە کرد کە پێویستە بەغدا ڕێز لە ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان بگرێت. پاڵپشتیەکان بۆ هێزی پێشمەرگە جەختی لێ دەکەنەوە و دەڵێن کە پێویستە بەردەوام بێت وەکو هاوپەیمانێکی استراتیژی گرنگ لە بواری ئەمنی سەربازی و هەروەها سەقامگیر لە ناوچەکە چاو لە هەرێمی کوردستان دەگرێت. ئەمەش هەموو لە ئەنجامی ئەو هەوڵانەیە کە هەرێمی کوردستان وەکو سیاسەتی خۆی لەگەڵ وڵاتانی دەرەوە لە ڕووی دیبلۆماسی وەکردنەوەی دەواازەی گەورەی دیبلۆماسی و سیاسی بەڕێوە وڵاتانی دەرەوە ئەنجامی داوا کە ئەمریکا یەکێک لە وڵاتانی زلهێزی ناوچەکەیە و کاراکتەرێکی سەرەکیە لەم گۆڕانکاریانەی کە ڕوو دەدەن. ئێستا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە واشنگتۆنە لە کاتێکدا زۆربەی وڵاتان چاوەڕێی ئەوە دەکەن بتوانن لە واشنگتنەوە لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا کۆبوونەوەیان هەبێت و ڕوانگە و دیدگای سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەنسبەت گۆڕانکاریەکانی ناوچەکە و جیهان بزانن. ئەم پەیوەندیانە بێگومان گرنگن. بەڕێز سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کاوکات ئەندامی شاندا کە لەگەڵ سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە واشنگتۆن لەگەڵ مەڕاستەوخۆ. بەڕێز سەفین سپاس کە لەگەڵ کوردستان 24 ماندوو نەبن، کۆمەڵێک کۆبوونەوەی چڕوپڕ و گرنگتان هەبوو لەم چەند ڕۆژەدا. ئەمەوێ جەنابەت باس لە گرنگی سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا بکەی، چۆن ئەوان دەڕوان لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا وەم پەیوەندیانە لە چه قۆناغێکدایە ئێستا؟ بەڵێ زۆر سوپاس. ڕاستیدا ئەو یەکەم سەردانی فەرمی شانی هەرێمی کوردستان لە دوای دەست بەکاربوونی ئیدارەی نوێی ترامپ ساڵی ڕابردوو لە مانجی دوو سەردانێک هەبوو هاوشێوەی ئەو سەردانە لە ئیدارەی ڕابردووی بایدن. بەڵام خۆشتان دەزانن لە مانجی 12 ساڵی ڕابردوو کۆمەڵێک ڕوودا و لە سووریا و لە ناوچەکە هاتە پێش، بۆیە ئەمریکا بە شێوازێکی بەرچاوتر لە ناوچەکە حرەکەتێکی دیبلۆماسی و سیاسی و ئەمنی دەست پێکردیە و بە پێوی زاندرا دوای دەست بەکاربوونی ئیدارە شانی هەرێمی کوردستان لە واشنگتن بن بە مەبەستی دیدار و گفتوگۆ لەسەر ئەو پێشهاتانەی کە بوون و ئەو پێشهاتانی کە چاڕێ دەکرێت لە ڕوو داهاتوو ببن، بە تایبەتیش ئەو بابەتانێک کە پەیوەستە بە بواری ئەمن و ئاسایش و وزە و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا، هەولێر و